ڕۆژی یەکەم 800,000 گەشتیار وە سەردانیکەر هاتوون بۆ ناوچە گەشتیاریەکان لە ڕۆژی دووەمە کە دوێنێ بووە سەرەڕای بارانبارین 110,000 گەشتیار وە سەردانیکەر لە ناوخۆی هەرێم لە ناوچەکانی خواروی عێراق وە گەشتیاری بیانی هاتوون بۆ فستیڤالەکە. ئەم ڕۆژ نزیکەی 100,000 گەشتیار هاتوون بۆ فستیڤالەکە. کۆی گشتی ئەتوانین بڵێن نزیک بۆتەوە لە 300,000 گەشتیار، واتە بە نزیکەی 300,000 گەشتیار هاتوون بۆ فستیڤالەکە، سەردانی فستیڤالەکەیان کردووە. بە بەراورد بە ساڵی پێشوو ڕێژەکە زۆر زیادی کردووە. ساڵی پێشوو 270,000 گەشتیار وە سەردانیکەر هاتوون بۆ فستیڤالەکە. ڕەزان دیارە هەنار و پاییز و باران سیانەیەکن، ئەنی بەڕاستی دانابڕێن، تەواوکەریەکن. بۆیە ئەکرێ ئەم ساڵ هەرچەند بە تەواوی توانای ئەم ستافەوە ئەنی پێشبینەکانی کەشناسیمان ئەنی بڵێ پێشبینی کرد بە هیچ جۆرێک لە سەدا 92 ڕۆژی هێنی بارانی تیانە بۆ ڕاستیەکەی، بەڵام بە هەرچۆنێ بوو بەو شێوە کەوتەوە. ئێمە ئەم بۆ ساڵی داهاتوو ئەنی ناتوانین ڕەچاوی یان پێشبینی بارانباری بکەین، بەڵام ئەکرێ ئامادەسازی تەواو بکەین ئەگەر بارانباری بە جۆرێک نەبێتە زەحمەت، نەبوو گەشتیار و نەبوو خاوەن پیشە و دوکانەکان. بۆ ئەو خاوەن پیشە و دوکانارە بە ڕێزانێک کە بەشدار بوون و زەرەری فعلیان کردووە، ئێمە هەوڵی قەرەبووە دەین.